بەڵێ خۆشەویستان بەردەوامین لەگەڵتان ئەمڕۆ مەراسیمی بەخشینی خەڵاتی قەڵەمی زێڕینی جەمال نەبەز بۆ ساڵی 2024 بەڕێوە چوو کە بەخشرا بە زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر وریا عومەر ئەمین کە لە ساڵی 1992 وەک یەکەم کەس لە مێژوودا پلەی پرۆفیسۆری زمانی لە زمانی کوردیدا بەدەستهێناوە و دامەزرێنەری بەشی خوێندنی باڵای ماجستێر و دکتۆرای زمان و ئەدەبی کوردیە لە زانکۆی بەغداد و هەروەها زانکۆکانی سلێمانی و زۆر بە جوانی و بە پاراوی زمانەکانی کوردی، فارسی، عەرەبی، ئینگلیزی، ڕووسی و چەند زمانێکی تریشە زانێ و هەروەها چەندین بەرهەمیشی بە زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزی و فارسی بڵاو کردوێتەوە. ئازانی کورسات مەگەزین سڵاوتان لە بێوم ئێوارەتان باش بێت بە خۆشحاڵیەوە ئێوارەی ئەمڕۆ لە نێو شاری سلێمانی و با سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات خەڵاتی قەڵەمی زێڕینی جەمال نەبەز خولی چوارەمی بەڕێوەچوو دیارەیەکێکە لەو خەڵاتانەی کە هەر ساڵەی بەنێوی کەسایەتێکی دیار و قەڵەمێکی زێڕینی نێو ئەدەبیاتی کوردیەوەیە و لەگەڵ ئەوەشە خەڵاتەکە بەخشێتە کەسایەتێکی دیار کە توانی بێتی بە درێژایی ژیانی خۆی خزمەت بە بواری ئەدەب و هەروەها زمانی کوردی و ڕێزمانەوانی بکات. بۆ ئەمڕۆژ بێگومان خەڵاتەکە بەخشە بە یەکێک لە کەسایەتیە دیارەکان کاویش زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر وریا عومەر ئەمینە کە یەکێکە لە کەسایەتی دیارەکانی نێو بواری ئەدەب و ساڵانێکی زۆر خزمەتی کردووە. یەکێک لەو بابەتانی کە لە نێو خەڵاتەکەیە ئەمڕۆ بەخشرا ئەویش بیبلۆگرافیای کەسایەتی دیاری کورد مامۆستا جەمال نەبەزە و کە لەلایەن زۆر بەڕێز مامۆستا بوار نورەدینەوە کتێبەکە کۆکراوەتەوە. بەڕێزیان ئێستا میوانی من و گفتوگۆکەین دەربارەی کۆکردنەوە و هەروەها پێشکەشکردنی کتێبەکە. مامۆستا بوارگیان ئەگەر فەرموویتە لای من سوپاس دەکەم. ئەم کاتت باش بێ. ئەم کاتتان باش، ئەم کاتی بینەران باش، سڵاو لە ئێوە. ئەوی ڕاستی بێت ئێمە کەسایەتی زۆر تایبەتمان هەیە لە مێژووی کووردا کە خزمەتی زۆریان کردووە و بەهۆی بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی کوردەوە ئەم کەسایەتیانەوەکو پێویست ئاور لەبەر هەموو چالاکیان نەدراوەتەوە. بۆ نمونە مامۆستا جەمال نەبەز کە لە 60ەکانە کوردستان و عێراقی جێهێشتووە ئەچێتە ئەوروپا. ئەم پیاوە لە ئەوروپا شۆڕشێکی بەرپا کردووە، دایان کتێبی نووسی بە زمانی ئەڵمانی، بە زمانی ئینگلیزی، بە زمانی کوردی، بە زمانی عەرەبی. لەبەرەوە هەر لە دوای کۆچی دوایەکەی لە ساڵی 2019 ئێمە بیرمان لەوە کردەوە کە بیبلۆگرافیایەکی ئامادە بکەین و کورتەیەکمان لە کتێبەکانی لە ڕۆژنامەی زەمەنا بڵاو کردەوە. بەڵام پرۆژەکە هەرما بوو، ڕاستیەکەی سەحمەت بوو لەبەرەوەی کە بەشێکی زۆری کتێبەکانی مامۆستا جەمال نەبەز لە دەرەوەی کوردستان چاپ بوون و بودجە و توانای ئەم جۆرە پرۆژانەژەوە نییە تۆ بتانی خۆت چی بۆ ئەوروپا بگەڕی لە زانکۆکانە بزانی ئەم پیاوە چی نووسیوە و چی بڵاو کردوێتەوە و چی چاپ کردووە. بەڵام خۆشبەختانە بە هەوڵ و ماندووبوونی کۆمەڵێک قەمخۆرانی کتێبی کوردی و لە هاوڕێیانمان لە ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەز توانیمان کە زۆرتر لە 100 کتێبی مامۆستا جەمال نەبەز ساغ بکەینەوە بە 9 زمانی جیاواز و هەروەها خۆشبەختانە توانیمان بیبلۆگرافیاکەش بە کوالیتیی زۆر باش چاپ بکەین و پێشکەش ئەمڕۆ کە پێشکەش کرا بە ئامادەبووان و بە میوانانی مەراسیمەکە. هیوادارین کە ئەم جۆرە چالاکیانە بەردەوام بن و ئەم کەسایەتیانە ئاوڕیان لێ بدرێتەوە. بەڕاستی من هەمیشە وتومە کە بیبلۆگرافیا باشترین خزمەتە بۆ ئەم کەسایەتیانە کە لە ڕێگەی وشەوە، لە ڕێگەی کتێبووە، لە ڕێگەی نووسین و لێکۆڵینەوە خزمەتیان بە کورد و کوردستان کردووە. بێگومان ماندووبوونەکانی تۆ زۆرن. هەریەک لێ مازانین کە کۆکردنەوەی سەرچاوە و پێشکەشکردنی لە ڕێگەی بیبلۆگرافیاوە ئەمە خۆی بابەتێکی لەخوای خۆی قورس و دژوارە. هەستی تۆ چۆنە کە هەر جارێک بە تایبەتیش لە دوایین کارتاکە بە مامۆستا جەمال نەبەزە کە دوایین وشت چاپ کرد و کتێبەکە تەواو وەستێکی چۆن بوو بۆ خۆت؟ من هەر کاتێک بیبلۆگرافیایەک بۆ یەکێک لەم کەسایەتیانەیە ئەم بابەتانە ئامادە ئەەکەم و تەواو یەکەم و چاپەکرێ و پێشکەش بە لێکۆڵەر و بە خوێنەرانەکرێ بەڕاستی کەلێنێکی دڵم پڕەبێتەوە. من زۆر خەمی ئەوەمە کە ئەوەی توانام هەیە و تا ئێسەوەی توانیومە زۆرترین بیبلۆگرافیا پێشکەش بە کتێبخانەی کوردی بکەم. بەڵامی تر مرۆڤیش توانەکانی دیاری کراوە وەکو باسیشمان کرد لە کوردستانە وەکۆی کێمە دابشکراین بەسەر 4 پارچەیە و نووسەرانمان هەیە لە دەرەوەی وڵات بوون کتێبەکانیان بە چەند زمانی جیاواز چاپکراون. کۆکردنەوەیان ئاسان نییە. بەڵام خۆشبەختانە من ئەم بیبلۆگرافیای مامۆستا جەمال نەبەز بە یەکێک لە باشترین بیبلۆگرافیەکانم داهێنم
وەکو باسیشم کرد هاوڕێیانیشمان لە ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەز ئەوانی زۆر ماندوو بوون لەگەڵمان چکە بەڕاستی دڵسۆزی مامۆستا جەمال نەبەزن تر هیوادارین کە جێگەی شیاو لە کتێبخانی کوردیدا بگرێت. تا چەند بە ئەنجام گەیاندنی ئەمە ڕاستیمانە گرنگی خۆی هەیە بەڵام ئەمە هۆکارێک نەبێ بۆ ئەوی ئێمە بگەڕین بە دوای بیبلیۆگرافیای بەشێک لە کەسایەتیەکانە و تەنها لە ڕێی مەراسیمێکەوە دەرفەت بێ ئێمە بیرمان بکەێتەوە یاخود کاری لەسەر بکەین. خۆی باسم کرد یعنی بیبلیۆگرافیا باشترین خزمەتی ئەم کەسایەتیانەیە. ئێستا تۆ توانی بڵێ کۆبەرهەمی کۆچالاکی کۆنووسینی کۆڕەنج و ماندووبوون و خەباتی جەمال نەبەز لە کتێبەکە کۆبۆتەوە. ئەمە جگە لەوەی باشترین ڕێنیشاندەرە بۆ لێکۆڵەران بۆ هەموو ئەوانەی کە ئەیانەوێت لەمە دووە لێکۆڵینەوە بکەن لەسەر جەمال نەبەز لە چالاکیەکانی تێبگەن لە خەبات و تێکۆشانی ئاگدار بن لە هەمان کاتیشا ئاسوودەیشمان پێبەخشەیە چکە هەستەکەین بەرامبەر بە کەسایەتی کە خزمەتی کردوین کە ڕەنجی بۆ کێشاینم پیاوە ماندووە زۆر ماندوو بۆ بەدەست دۆزی کوردەوە لە هەر شوێنێکە وشەیەک دژی کورد نووسرابێ ئەم بە هەڵوێست و بە نامیلکەوە بە کتێب بەرەنگاری بووتەوە لەبەرەوە کە تۆ دەی خزمەتی ئەم کەسایەتیەکەی خۆت هەست بە ئاسوودەیەکی ئەمڕۆ من لە هەموو ئامادەبووان زۆرتر دڵخۆش بووم بەڕاستی چکە بووکو باسم کرد بیبلیۆگرافیاکە تاڕادەیەکی زۆر یعنی کەمترین هەڵە و کەم و کوڕیتیایە زۆر وردەکاریمان لەگەڵا کردووە و چاپەکەشی بە کوالەتێکی زۆر باش چاپمان کردووە. لێرە دەرفەت بێ بزانم کەسایەتێکی تر هەیە کە ئێستا کاک بوار سەرخاڵێتی و خەریککردنەوەی بیبلیۆگرافیاکەیەتی. من بیبلیۆگرافیایەکی ترم بۆ مامۆستا شێرکۆبێ کەس کردووە ڕاستیەکەوی دوو جار سێ جاری تر چاپ کراوە بەڵام ئەم سەفەرە زۆر فراوانترە 360 و شتێک لاپەڕەیە ئەویش لەگەڵ کۆبەرهەمەکەشیم ئامادە کردوەوە هی مامۆستا شێرکۆبێ کەس کە بڕیارە لەگەڵ مۆزەخانەکەی هەمووی بەیەکەوە چاپ بکرێت و بڵاو بکرێتەوە. ئیترشتی تریشم بەدەستەوە بەڵام با جارێت تا تەواو نەبن باسییان نەکەین. سپاس بۆ تۆ کاک بوار سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ ئێوە سپاس بۆ جەناب سپاس بۆ کورسات کە هەمیشە تاجی سەری هەمومانە بەڕاستی دەستان خۆش بێت. بەڕێوەبەری ڕێکخراوی جەمال نەبەز بەڕێز دەوان معروفم لەگەڵا باسێک لە تەواوی مەراسیمەکە کەین و زانیاری زیاتریشتانەی تێ کاک دەوەنیان ئەگەر فەرمی تەلای من سپاس دەکەم. سڵاو لێبێ. سڵاتان لێبێ یاوەتان باش. زۆر سپاس بۆ تۆ. بزانم ئەمڕۆ یەکێک لە خەڵاتە گرنگەکان کە ساڵانە بەخشێت یەکێک لە کەسایەتی دیارەکان و هەمیشەش لە ژێر ناوی یەکێکی تر لە کەسایەتی دیارەکانی نێو ئەدەبیاتی کوردیایە. ئەمە تا چەند گرنگە بۆ ئەوەی کە ساڵانە وەکو مەراسیمی کۆمساڵی چوارەمین مەراسیمی بەڕێوە چوو. سپاسانەکەم و بەر لەوەی کە وەڵامی پرسیارەکەتمەوە دەمەوێت لە کانی دڵمەوە بە ناوی ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەز بە ناوی نیامەتخان سەرۆکی ڕێکخراوی جەمال نەبەز سپاسی دەستگای میدیایی کورتات کەم کە هەموو ساڵێک ڕاستەوخۆ بە سپۆنسەری میدیایی خەڵاتی قەڵەمی زێڕینی جەمال نەبەز بەڕێگاوە چێ و من دەزانم کە کورسات یەکێک لەو کەناڵانەیە کە وەکو چرایەک هەموو ماڵەکانی کوردستان ڕووناکاتەوە. ئێمە وەکو نەریتێکی زانستی وەک نەریتێکی کۆمەڵایەتی وەک نەریتێکی ئەدەبی بڕوامان وایە کە بەسەرکردنەوەی ئەو مرۆڤانەی کە لە پێناو زمان و مێژوو ئەدەبی کوردی تێکۆشاون پێویستەکە کە نەوەی داهاتوو ئەم پیاوە بەرز و شکۆدارانە بناسن. بۆیە هەموو ساڵێک خولەکەمان بە ناوی کەسایەتیکی ئەدەبی یان سیاسی یان زانستی یان مێژووی یان یەکێک لەو بوارانەی کە تایبەتە بە ژانرەکانی ئەدەب. بۆیە بەلامانەوە ئێمە ئەمە گرنگە و پێمان خۆشەکە هەموو کارەکانمان لە خزمەتی ئەو مرۆڤانەیە بێ کە ڕۆژگارێک بەل لە ئێستا زمان و ئەدەب و مێژووی کوردیان پاراستووە. تا چەند ئەرکە لەسەر ئێوە وەکو نووسەران وەکو کەسایەتی دیارەکان بە دوای بەشێک لەو کەسایەتی دیارانەیە بگەڕێن کەونن یاخود هەندێک جارێ ئێمە زۆر بە کەمی ناویان ئەبیستین یاخود خۆیان حەز ناکەن دەربکەون بەڵام خزمەتی زۆرەکەن. تا چەند ئەرکی ئێوەیە وەکو نووسەران وەکو ئەدیبانی با بڵێم نەوەی دوای ئەوان بتوان ئەمەرکە بکردنە سەر شانی خۆتان و تەنانەت ئەگەر بە ڕێزلێنانێکیش بێت یاخود بە ناوهێنانێکیش بێ ئەم کەسایەتی دیارانە بەسەر بکرێنەوە.
وڵی لە ڕاستیە ئێمە بەردەوام بڕوامان بۆ کە پێویستە ئاور لەو قەڵەمانە بدەینەوە کە ساڵانێک بە لێستا ژیانی خۆیان ترخان کردووە بۆ ئەدەب بێ بۆ زمان بێ بۆ مێژووی کورد بێ بۆ کوردستان بێ ئەمە زۆر گرنگە وەجێگەی بایەخە هەروەکو چۆن لە ڕابردووە کارمان کردووە شانبەشانی دەستگای میدیایی کورسات بۆ بە زیندوو ڕاگررتنی ئەو کەسانی کە لە پێناو کورد و کوردستانە هیلاک بوون ماندوو بوون و خەباتیان کردو قوربانیان داوە بۆی ئەمە نەریتێکی گرنگە وەجێگەی بایەخە لە ئێمە لە ڕاستیە ئێمە هەمومان ئەزانین کە بەشێکی زۆری ئەو قەڵەمانی کە لە ڕابردووە خزمەتیان کردووە نمونەمان گەلێک زۆرن بۆ نمونە شەید مەلاجەمی ڕۆژبەیانی بۆ نمونە مامۆستا عەلادی سوجادی بۆ نمونە بلا مەبەست مامۆستا برای مەحمەدی ڕۆماننووس و ڕۆژنامەنووسە بۆ نمونە کەسانی وەکو مامۆستا گۆران عەبدوڵڵا گۆران یعنی ئەم ناوانە کۆی ئەدەبیاتی ئێمە لە ناو خۆیان کۆ کاتەوە یعنی شێخ شێخ ساڵح بەشیری هاوچەرخی کوردی داهەندرێ دەبێ ئێمە ئەرچی ئێمەیە لەگەڵ ئێوە بتوانین شانبەشانی یەک ئاور لەو قەڵەمانە بدەینەوە کە بوونەتە ڕێچکەیەکی گرنگ هەم بۆ ئەدەب هەم بۆ زمانی کوردی مان کورسات ماڵی هەمووانەویش کاتێکیش درێخی ناکات کاک دەوەنگیانەوێ پرسیاریەوە بکەم ڕێکخراوی جەمال نەبەز کاری ئایندەتری چیە بێت واتە لە ئێستا ئامادەکاریە کات بۆچی با لێرەوە دەرفەت بێ بە بینەرەکانمانی بڵێم لێرەوە ئەوە ئەخەمە ڕوو و کەشفیشی دەکەم پرۆژەی تازەمان بریتیە لە وەرجێڕانی دوو کتێبی مامۆستا جەمال نەبەز کە یەکیان لە ساڵی 1969 لەسەر مەموزینی ئەحمەدی خانی نووسیوە ئەوی تریان لە ساڵی 1994 لەسەر ئەحمەدی خانی نووسیوە ئەم دوو کتێبە کە بە زمانی ئەڵمانی نووسراون ئێستا لە لای نووسەر و وەرجێر مامۆستا عەدڵان عەبدوڵڵایە کە کاری وەرجێڕانی بۆکە و ئێمە بە شانازیەوە بۆ ساڵی داهاتوو چاپیەکەین و بڵاوەکەینەوە و خولی ساڵی ئایندەمان ساڵی پێنجەم بە ناوی مامۆستا مەلا سەعید کابانە ئەو پیاوەیە کە سەروژێر و بۆری بۆ زمانی کوردی داناوە و بە ئەسڵ خەڵکی ئەم شارەیە و یەکێکە لە بنەماڵ ناودارەکانی شاری تێمانی بنەماڵی کابان لە مێژونووس لە زمانزان لە دەنگخۆش لە موزیکژن لە شێوەکار لەو بنەماڵەیە هەن کە هەمویان خۆشبەختانە کەسانی ناودار و دەستڕەنجینن بەڕاستی و خەڵاتی قەڵەمی زەرین جەمال نەبەز دیسانەوە جارێکیتی بەڕێگاوە چێ و لەمڕۆ بەدواوە ئیدی دەستەی شارەزایانی خەڵاتی قەڵەمی زەرین جەمال نەبەز لە کۆبنەوە بن هەموو ساڵێ نۆ کۆبنەوەکەن لە 65 کەسایەتی لەگەڵ 25 دەستگا لە ناوەنی ئەمانەیە یەک کەسایەتی هەڵەبژێرن یان یەک دەستگا بۆ نمونە ساڵی سێهەم ئەنیستۆتێتی کە لە پووری کورد بوو کە بەڕێز هونەرمەند و دەنگخۆشی گەورەی کورد مامۆستا مەزەری خالەقی وەریگرت و ئەم ساڵیش کە بێتەوە جارێکی لە نێوانی 65 کەسایەتی 25 دەستگایە کارەکرێەوە کۆبنەوە کرێەوە بە تەحدید ئەوەندەی من بزانم کە ئەم جارە کەسایەتێکە لە باشووری لە باکووری کوردستانە ساغ نەبووەتەوە چۆنە و چۆن نییە بەڵام کەسایەتێکی زۆر گرنگ کە خزمەتی زۆری کردەوە بەڕاستی مەرزانیارێکی نوێ بوو بۆ ئێمە و بۆ کورسات و بۆ کورسات مەگەزینیش سپاس بۆ بەڕێز تەوەن معروف بەڕێوەبەری ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەز کە لەگەڵمان بوو من لە کانی دڵەوە سپاسی ئەو ستافە دڵسۆز و میهرەبان و جوانی کورساتەکەم بە جەنابیشتەوە ئەو ستافەی کە لە کۆنتڕۆڵن کارەکەنەوەی کە لە ستۆدیۆن لە بەڕێوەبەرەوە تا هەمویان دەستی هەمویانە گوشم کە خزمەتێکی بێوێنە بە فەرهەنگ و بە کەلتوری کوردەکەن و من لە ئاستانە سەرتان بۆ دانێ هەرهەبی کاک دەوەنگیان زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ ئازانی ئەمە بەشێک بوو لە زانیاریەکانی ئەو چالاکی کە ئەمڕۆ بەڕێوە چوو هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ